بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵم لە زنجیرەی 11هەمین بە خزمەت ئێوەی بەڕێز دەکەمەوە لە زنجیرە بابەتەکانی حەسین بەیتەک لە جێتیشی ئاەتە قورئانیەکانی قورئانی پیرۆز. ئەوڕۆ دەچینە خزمەت یەکێشتر لەو چەند ئاەتە پیرۆزانەی کە خوای گەورە سوبحانەه وتەعالا لە قورئانی پیرۆز بە تایبەت باسی کردووە و یەکێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆزی بە ناوی ئەو باوکە دڵسۆزە کردووە کە سوورەتی لوقمانە. دەچینە سەر ئەو ئامۆژگاریانەی لوقمانی حەکیم، ئەو دڵسۆزیەی قورئانی حەکیم لوقمانی حەکیم و ئەو پەرۆشیەی لە بۆ منداڵ و جگەرگۆشەکەی خۆی کە خوای گەورە لە سوورەتی لوقمان لە ئاەتی ژمارە 12 هەتا دەگاتە ئاەتی ژمارە 19 لەو 7 ئاەتە خوای گەورە سوبحانەه وتەعالا پەیتا بە پەیتا یەک لە دوای یەک پند و ئامۆژگاری و نەسیحەتەکانی لوقمانی حەکیم خوای گەورە سوبحانەه وتەعالا لۆ هەموو باوچێکی دڵسۆز، لۆ هەموو دایکێکی دڵسۆز کە بەڕاستی دەبی خەمخۆری منداڵەکەی بی ئەو خاڵانە تەرکیزی بخرێتە سەر تیشی بخرێتە سەر منداڵی لەسەر پەروەردە بکرێ بۆ ئەوەی کەسێکی خاوەن کەسایەتی بێ، بۆ ئەوەی خانەوادە و خێزانەکە تۆکمە بێ، بۆ ئەوەی حەساب لە یەکتر بکەن، بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتێش دوا ڕۆژێکی پڕشنگداریان هەبێتن. لوقمانی حەکیم ڕەحمەتی خوای لەسەر بێ، سەلامی خوای لەسەر بێ، زانایان ڕایان هەیە، هەندێک دەڕێن پێغەمبەرە، هەندێک دەڕێن پێغەمبەر نییە. ڕەئی بەقووەت والله ئەعلەم ئەوەیە کە پێغەمبەر نەبووە، پیاوێکی ساڵح بووە کە خاوەنی حکمەتی زۆر بووە. خوای گەورە سوبحانەه وتەعالا لە قورئانی پیرۆز بەهۆی ئەو دڵسۆزی و نەسیحەت و ئامۆژگار و پەندە جوانانەی کەوا نەسیحەتی منداڵەکەی کردیە، خوای گەورە لە قورئانی پیرۆز لۆ ئێمە باز دەکا هەچەندە لە قەومەکانی پێشووی بووە. واتە ئەی ئومەتی پێغەمبەر، ئەی دایک و باوکە دڵسۆزەکان بە سۆزەکان، ئەی دایک و باوکە خەمخۆرەکانی جگەرگۆشەکانتان تەمەشا بکە لوقمانی حەکیم چەند دڵسۆزی منداڵەکان بووە لە کاتێکدا ڕەنگە ئەو هەموو هۆکاری فەسادە لە سەردەمی نەبی، بەڵام ئەوڕۆ ئێمە لەو ڕۆژگارەی ئەوڕۆ لە ناو بەحری فەسادین. چەند منداڵەکانمان پێویستیان بەو ئامۆژگاریانەیە، چەند پێویستە لەسەر داک و باب هەست بەو بەرپرسیاریەتێ بکە بەرامبەر بە منداڵەکەی. خوای گەورە دەفەرموێ وەلەقەد ئاتەینە لوقمان الحکمە، بەڕاستی ئێمە حکمت و داناییبان بەخشی بوو بە لوقمان. کەلیمەی حکمت لە قورئانی پیرۆز ئەگەر لەگەر کتاب و حکمە پێکەوە هات واتە سونەتی پێغەمبەر، ئەگەر حکمە بەتەنها هات واتە دانایی، واتە دانانی شتی گونجاو لە شوێنی گونجاو. ئینجا خوای گەورە دەفەرمێ چ بوو ئەو حکمەتەی دامانە لوقمانی حەکیم؟ ئەوەیە کە پەیامی خوای گەورەی گەیاند و ئەنیشکر لله، ئەی خەڵچینە بەگشتی شکرانە بژێری خوای گەورە بکەن. شکری خوای گەورە معنەی چی؟ یعنی عیبادەتی خوای گەورە بکەن. لۆ ومن يشكر فإنما يشكر لنفسه، هەر کەسێک سوپاسگوزار و عیبادەتی خوای گەورە بکە ئەوە سوپاسگوزاری خۆی کردووە، خەمخۆری خۆیەتی، لە دنیای بەخۆشی دەژی، لە قیامەتێ پاداشتی دەدرێتەوە بەهەشت، لە هەموو ناخۆشەکانی ڕۆژی دوایی خوا ڕزگاری دەکات. ومن كفر، هەر کەسێک ناسوپاسگوزار بێ بەرامبەر بە نیعمەتەکانی خوا، قەدری ئەو هەموو نیعمەتی خوا نەزانێ، خوای گەورە بە خالیقی خۆی نەزانێ، کوفر بی ئەو هەموو نیعمەتەی خوا بکە، فإن الله غنی، خوای گەورە بێنیازە، خوای گەورە دەوڵەمەندە، حەمید، خوای گەورە بێنیاز و بێمنەتە لە کافر و بێ باوەڕەکان، حەمید سوپاسگوزار و پێزانە بەرامبەر بە عیبادەت و چاکەکردنی عەبد و بەندەکانی خۆی. ئینجا خوای گەورە دێتە سەر باسی ئامۆژگاری لوقمەکە کوڕەکەی خۆی و دەفەرمێ وإذ قال لقمان لابنه، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، باز بکە لە بۆ خەڵکی ئەو کاتەی لوقمانی حەکیم نەسیحەت و ئامۆژگاری کوڕەکەی خۆی دەکا.
وإذ قال لو كاتي لقمان دلي لابنه بكركي خوي أجر كركتها باي أو بمن دالا كان كوب كوا لا كاتو هستيارة كان نصيحته آموشقاريا بك تدليتن وهو يعظه آموشقاري دكا كلمة وعظ يعني آموشقاريك تأثير لنا وضلي أو إنسان بك كاتي لبو حرب جيرا مثلا بزانت كاتك قنزاوة قصي كاري قرو تأثير لبو من دالا كانت بك لو تأثير يعني بك وهو يعظه آموشقاري كركي دكاو يكم آموشقاري لقماني حكيم لبو كركي دلي يا بني أي رولا جيان كلمة نرم بكارهنان برامبر بمندال رولا جيان برخكم جيانكم حياتم يا بني أي رولا جيان لا تشرك بالله نكي شريك لخوا برياردي اتسكار ساتي قوريا براتي الشرك قورترين مصيبتها كروي لخلشك بالله يدبي زور بحذر وهشيار بي لا شرك پیغمبري خوا صلى الله عليه وسلم زور حذري ورقرتيا لا شرك لويا لهر شويرك باسي شرك كرابي لقرآن السنة شيئاني لقر باس كراب كم ترين شتي شركيش نابي إنسان أنزامي بدا هرشتك بوني شركي ليبي دبي خوتي ليبا دور بقري هرشتك سرچيش بي لبو شرك لي هريو خوتي ليب باريزا لا تشرك بالله نكي الشريك لو خواي يقول بالريار بدي شريك لخالقيتي خوا شريك لبرسلي خوا شريك لأسماء وصفات خوا نكي هيت صفاتك خوا بدي بال مخلوقاتك لمخلوقاتك كاني خواي قولا لو إن الشرك لظلم عظيم براسي شرك ظلمتي زوزر قوريا واتنا حقيقة كلمة ظلم يعني الميل عن الحق واتلا دانيك زور قوريا لحق كأو حق شايستي خوايا توحيد ويكتا برستي أتو دي نايسا بيني لبو خواي قول سبحانه وتعالى الظلم يعني كم كذنوا يعني النقص ولا يظلم ربك أحدا يعني ولا ينقص ولا أجرتان كم ناكتو للرجي قيامته كواتا يعني ما في خواي قورا حقي خواي قورا كم كيو لخواي نعوذ بالله أو الشركة لو يا شرك ظلمتي زوزر قوريا نا حقيتي زور قوريا برامبر بخواي قورا دكري إنجا نصيحة آموشقاري دومي لقماني حكيم أويا ووصينا الإنسان بوالديه ايما آموشقاري بان كردوا تيقراي مروف آموشقاري تمان كردوا تاكا كارو باش بي بوالديه لقا دايكو باوشي لو لبر او دايكا حملته أم بتايبة دايشي تنك او دايكا بحمل لناو زجي خوي لناو رحمي خوي او من ضالي هقرتوا او ماويك او من ضال لناو زجي دايشيتي كماوي نومانقا زياتر كمتر زياتر برين نومانك وهنا على وهنين حز روج بروج ماوى بماوى حتى داناني حملكي وهنا على وهن معناته وهنا على وهن وات ضعفا بعد ضعف بردوام او دايكا حسب تدكا بطاقتي حسب بيتواناي لو يبزانا خواي قولي يكوسة دي تصر باشي دايشي لبر اوي وكو ابن كثير ذفر بي لبر مشقتي تحملي ايش وآزاركاني زور بي زوري داي دا تشيجي لو يكوسة كباسي دايكو باوشي كت انزا يكوسة دي تصر حقو ما في دايك تكا دايك سي زار ادري قولة ترى ما في زيادة لباوك وهنا على وهن انزا وفصاله في عامين انزا او دايك لدوايدا دا بشير بدات من دالكي ولشيري بكاتو دواي دو صال يعني دواي اوي نومان او من دال ناوزجي داتي انزا لكاتي لداي بود تآزارو اشكنزا وزحمتيك دا تشيجي او دايكا كزاناني اهلي طب دلين حندجاني من دالبون زحمتا تل ايشي او كسيبينة بيقداري بالشينا هردو هراشي بكا تن بإيشا دلن اون دا بإيشا هجانا قنية لجاني لدايقبوني من دال زحمة تربي بو او دايكا لويا وفصاله في عامين عند لباشان دو صال شيري داو لباشا إلى شيري دكاتوا عند خواي قرد فرمي او همو تاكي دايك اللي برتاوبي انيشكر لي بويا شكرانا بجيري من بك خواي قرد فرمي اگر كسك سپاس گزاري خوابي اگر كسك خوا ناز بي ولي والديك والله شكو قماني دنيا
لەگەداچی و دەگەداچی باش دەبی لەگە بابیشی باش دەبێ شکرانە بژێری دایک و چاکەکانی دایک و باوچی دەبی و لە بەرچاوی دەبی وەلی ئیلەیە المەسیر ئاگادار بە ئەی منداڵ ئەی دایک و ئەی مرۆڤەکان هەمووتان دەگەڕێنەوە بەردەستی خوای گەورە شرک پەیدا دەکەی مافی دایک و باوکت نازانی ئازاری دایک و باوکت دەی واللهی لە ڕۆژی قیامەتێ خوای گەورە تۆڵت لێ دەستنتەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هیچ گوناح و تاوانێک نییە خوای گەورە هەری بگری لۆ قیامەت لە دنیای تۆڵە نەکاتەوە ئیلا ئەزیەتی داک و باب نەبی خوا لە دنیای تۆڵە دەکاتەوە پێشی قیامەت عذابی قیامەتش چاوەڕوانی ئەو ئینسانەی دەکات خوا پەنامەم دە یا ڕەبی اینجا خوای گەورە دەفەرمێ ئاگادار بن وإن جاهداك على أن تشرك بي ئەگە دایک و باوکەکەت هەبوون مشریک بوون ئەو دایک و باوکە ئەو پەڕی هەوڵ و کۆششیان لەگەڵ دای بۆ ئەوەی شەریک لۆ من بڕیار بدەن خوای گەورە دەفەرمێ ما ليس لك به علم کاتێک کە ئەوان ئەتو علمت ما ليس لك به علم کەوا علم و زانست و زانیاری نییە کە شرک ئەوەندە گەورەیە ئەیان ئەتوو زانیاری و زانستێکی ئەو تۆ نییە کەوا حەقی دایک و باوک چەند گەورەی ئاگادار بە فەلا تطیعهما لەو شیرکە گەورەیە لەو گوناهە تاوانە گەورەیە نابی بەجێ ئەو دایک و باوکت بکەیت هەرگیز بەڵام وصاحبهما في الدنيا معروفة بەڵام دەبی هاوڕێیەتی و هاموشە و سەردان و چاکەکردن و لەگەڵ ژیان لەگە دایک و باوکت بەردەوام بی بە چاکترین شێوە معروفە ئەو پەڕی چاکە بدوێری لەگە دایک و باوکت لە کاتێک دایک و باوکەکەن مشریکە ڕێگرە لە ئیمان و تەوحید ئەو جە دەبی چاکەی لە بکەیت ئەدی کەسێک دایک و باوکەچی هەیە ئیماندارە نوێشکەرە کەسێکی ڕۆژیگرە کەسێکە وەلیەکە لە وەلیەکانی خوا ئەو جە ئەشکەنجە و ئازاریدا ئای قوڕت بەسەر چ جوابی خوا دەدەیەوە چ دەکەی لەو دنیای خوا تۆڵە لێ دەکاتەوە لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ بڕوو ئاباءەکم چاکە بکەن لەگە باوکەکانتان لەگە دایک و باوکتان تەبڕوا ئەبناؤکم منداڵەکانیش لەگەڵتان چاک دەبن اینجا خوای گەورە دەفەرموێ واتبع سبيل من أناب إلي لقمانی حەکیم دەفەرمێ واتبع کاکە شوێنی ڕێک بکەوە من ئەنابە ئیلەی شوێنی ئەوانەی ئەوە خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کەوا ڕێی منیان گرتە بەر ئەوانەی تەوبەیان کردیە ئەوانەی ڕێی ڕاستەقینەی ئیسلامیان گرتیە ثم إلي مرجعكم لدوايدا بزانن هر همتان قرانوتان بولاي منا فأنبئكم بما كنتم تعملون إنجا هوال وخبروا حموت كده وكانتان للروج قيامته لو رون دكينو دايخينو بردستان سيم نصيحته آموشقاري لقماني حكيم أويا يا بني أي رولا جيان إنها إن تكن مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله لقماني حكيم لا آموشقاري سيم شتێک بە نەسیحەت و ئامۆژگاری کوڕەکەی دەکە بە شتێک واتە ئاگاداربوون و زانین بە فراوانی علم و زانست و زانیاری خوا ئیمانبوون بە غەیب یعنی بڕۆڵە گیان بزانە ئینەها ئین تەکون هەر شتێک هەبی مثقال حەبە بە قەدەرای یەک دەنگ کۆڵە یعنی لەو دنکانەی شین دەبی دانەوێڵە ورترین شت چییە بینە بەرچاوت وەکو مسقالە زەڕەک کە دەبینی من خەردەل زان خەردەل چییە دەڵێن ئەو تۆزەی کە لە ڕۆژ لە جامەچی دەدا لە پەنجەرەیەک دێتە ژۆرێ هەندێک هاڵاوە دێو دەچی ئەوە حەبەت الخەردەلە یان بچووکترین شت ئەگەر ئەو حەبەتە خەردەلە ئەو هێشتە بچووکانە هەبیتن فتەکون فی سەخرە لە ناو کونی بەردەک بی ئەو فی السەماوە لە ناو ئەو ئاسمانە فراوانێ بی ئەو فی الأرض یان لە ناو ناخی زەوی بی یەأتی بها الله لەخوا بزر نییە لە ڕۆژی قیامەت ئیلا خوای گەورە ئەو شتە دەیرێتەوە یعنی گوناحەکەت کردیە بەنهێنی کەس نەیزانیە لە هەر شوێنێک بی ئیلا خوای گەورە پێی ئاگدارە و لە ڕۆژی قیامەتێ سەوت و سوورە لە سەحیفەی ئەعمالت تۆمار کرا دەخرێتە ناو سەرپشتی تەرازوو لە بۆ دەچێشرێ و لە ڕۆژی قیامەتێ خوای گەورە بە ئەندامەکانی لەشی خۆت سەوت و سوورە شایدی لەسە دەدەن و پێت دەرێن إن الله لطيف خبير خوای گەورە زۆر ئاگاداری شتە وردەکانە زۆر ئاگادارە لە هەموو شتێک هیچ شتێک نییە لە خوای گەورە یان خوای گەورە زۆر بە سۆز و میهرەبانە و ئاگاداری هەموو شتەکە یا بنەیە ئەقیمی الصەلاة ئەی ڕۆڵە گیان ئەوە نەسیحەت و ئامۆژگاری چوارە بە
هەمیشە و بەردەوام نوێژەکانت بە جوانترین شێوە ئەنجام بدا. یەکی لەو شتانی دایک و باوک پێویستە نەسیحەت و ئامۆژگاری منداڵەکان بکەن نوێژە لۆیە نوێژ کۆڵەگەی دینە. هەر منداڵک نوێژ خوێن بوو لە گچکەی ڕا لە تەمەنی 7 ساڵی لە 10 ساڵی قچک چاویان لێ سۆرکەنەوە لە دوای 10 ساڵی بەسەرەوە ئینجا پێغەمبەر دەفەرمێ هەندێک جار ئەگەر عەزیەتیشیان بدەن لە پێناوی مەسلحەتی ویە لە 15 ساڵی لە جێگای بانی لە ناو جێگای نووسن لێچیان دوورکەنەوە. پێنجەم ئامۆژگاری لوقمانی حەکیم وەأمر بالمەعروف وەنها عن المنکر ئەی ڕۆڵە گیان فەرمان بکە بە چاکە لە هەر جێک چاکەیەکت دیت شتەکت پێ بوو علمەکت پێ بوو ئەگەر یەک ئاەتیش بزانیت بە ڕێک و پێچی بیگەیەنە وە ڕێگری بکە لە هەموو شتێکی منکەر و خراپ و بەد و ناشرین لە صفاتە خراپەکان لە هەر کەسەکە دیت بە حکمت بە جوانی ڕێگری کە لە خەڵک لێ مەگڕێ فەساد بڵاو بیتۆ لەداو خەڵکی. نەسیحەت و ئامۆژگاری شەشەم وەصبر على ما ئەصابك ئەی ڕۆڵە گیان سەبر بگرە ئارام بگرە لەسەر هەر شتێک کە تووشت دەبی. یعنی دنیا هەوراز و نشێوی تێدایە خۆشی و ناخۆشی تێدایە کەوتن و هەستانەوەی تێدایە لەسەر سەبر بگرە لەوەی کە تووشت دەبیتن لە بەڵاو موسیبەتەکان سەبر بگرە لەسەر جێبەجێکردنی ئەمر و فەرمانی خوا سەبر بگرە لەسەر گوناحەکان نەیکەی سەبر بگرە لەسەر بەڵاو موسیبەتەکان کە خوای گەورە تاقید دەکاتەوە. إن ذلك من عزم الأمور بەڕاستی ئەو صفتانی هەتا ئێستا باسمان کرد من عزم الأمور لەو کردارانەیە کەوا پیاوی مردی دەوێ کەسی خۆڕاگری دەوێ بتانی ئەو کارانە جێبەجێ بکات. چاکە تەوحید پیاوی دەوێ چکە زۆردا تووشی بەڵاو موسیبەت دەبی لەسەری چاکەکردن لەگەڵ دایک و باوک پیاوی مردی دەوێ نوێژکردن پیاوی مردی دەوێ لە خەوی خۆشی بەیانیان لەو سەرمایە هەستیتن. اینجا دەفەرمێ خاڵی حەفتەم و ئامۆژگاری حەفتەم ولا تصعر خدك للناس نەکەی ولا تصعر خدك ڕووی خۆت وەرمەجێڕە بەهۆی تەکەببر و لوودبەرزیەوە لە خەڵکی خۆ بە گەورە زان مەبە نەکەی خۆت بە گەورە بزانی و لوودبەرزی بنوێنی بەرامبەر بە خەڵکی ڕوود وەربجێڕی بەوەی ئەمن زانامە ئەمن علمم هەیە ئەمە لە بنە ماڵی فرانین ئەمە دەوڵەمەندین نەکەی ئەو شتە بکەی. ولا تمشي في الأرض مرحا كاتك كوا أو آموزگاری هشتما كاتك بالرقا دروي نكي للرويشتني الرقا مرحا معناتي مرحا مختالا خود بقور بزاني لكاتك ساري دا ترناشي ليبدي توزو خور بس خلشي أوبكي أو سارة تاكي دهاجوي لود برز بي إن الله لا يحب كل مختال فخور خواي يقول هيت كسيتي خوش ناوي مختال أو إلا خيالي خوي هي فقيرة لود بەرزە فەخور ئەوەی هەیتی فەخر و شانازی بەشتە هەبووەکانی خۆی دەکات. تەڵەبەیەکی قوتابیەکی خوا نیعمەتی لەگەکردی زۆر زیرەکی نەکەی قوتابیەکانی هاوڵەکانت بشتێنی و یان خوای گەورە نیعمەتێکی چاچی لەگە کردووە هەبوونی هەر ڕۆژی بە قاتێک بە جلکێک دەچی وا مەکە خەڵکی بە چاوچکەی بسەیری بکەیت. ئامۆژگاری نۆیەم وەقسید فی مەشیک ئەی ڕۆڵە گیان لە کاتێک کە دەڕۆی لە هەر شوێنێک مەبەستت دیاری کراوبی وەقسید فی مەشیک نیەتت لۆ خوای یەکلاکەوە کاتێک دەچێ کولیا کاتێک دەچێ ماهەدەک کاتێک دەچێ زانکۆ کاتێک دەچێ قوتابخانە کاتێک هاوکاری داک و بابت دەکەی کاتێک سەردانی نەخۆشەشی دەکەی نیەتی خۆت یەکلا بکەوە زۆر مهمە. حتا وەقسید فی مەشیک سیارەی دەهاژۆی ئاراستەکە دیار بکە فلاشی لای ڕاستە پێکە کە مەبەستە لادەی ئەوە لە کاتێک سیارە دەهاژۆی مەبەستی خۆت دیاری بکە جوان لە جادەی بگرات سایدی خۆت بەرمەدا بزانە لوودبەرزی منوێنە وەغضض من صوتك دەنگت نزم و کەم بکە لۆ إن أنكر الأصوات لصوت الحمير دەنجی بەرز و هات و هاوارکردن وەکو ئەوەی وایە کۆمەڵێکی زۆر لە جێ درێژ حاشاچی بینەر و بیسەر بێکەوە بزەڕن چەند ناشرینە. لوقمانی حەکیم دەڵێ با ماڵەکانمان هێمن و هادی بی با لە ماڵەکان کە قسەش دەکرێت بە گفتوگۆیەکی نەرم و لەسەرخۆ هێمن قسە لەگە یەکتر بکەیت نەک ئەو هاوار بکە ئەو هاوار بکە ئەو هاوار بکە بە دەنجی بەرز بەڕاستی ئەوە دەبتە ژاوە ژاو ئەوە دەبتە عائیلەیەکی ناڕێک دەبتە ڕێز نەگرتن لە یەکتر ئەوە بەڕاستی وەسیەت و ئامۆژگارەکانی لوقمانی حەکیم بوو و بێدەوارید هەموو دایک و باوکەک ئاگاداری ئەو ئامۆژگاریانە بی و منداڵەکانیان لەسەر پەروەردە بکەن یا ڕەبی خۆیان لێت دەپاڕینەوە
بە دایک و باوکی دڵسۆزمان هەژمار بکەی، دایک و باوکی دڵسۆز بین لەو منداڵەکان، و منداڵەکانمان منداڵی ساڵح و گوێڕایەڵ بن لە بۆ گەورە و لە بۆ دایک و باوکیان. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين.